ئەی هاوار لەکوێی دنیادا ئەمە هەیە بینەرانی بەڕێز ئەمە دەوروبەری ناوچەی پیشەسازەکەی ئێمەیە لە سلەیمانی چەندین کیلۆمەتر ئەم ڕەشاوەیە ئەم ڕەشاوە چی لێدە لە ناوەچە نەخێر ئەمەیە ئەچێ بۆ دەربەنی خان و لەوێش فلتەری نییە ئاوەکەیان و خەڵک ئەمە خواتەوە ناوچەی پیشەسازی خۆی هەتاوەکو ئێستا ئەوە چەند لە 2014ەوە بۆریان بۆ ڕاکێشاوە قەترێ ئاویان بۆ ناچێ لەکوێ ئاوەکڕن لە خوار تۆزە لە خوارتر شەمعەکان دانراوە و بیری ئرتیوازی قوڵی ایراوە ئەم ئاوە جوانە ئەچێتەوە ژێر زەویەوە و دیسان ئەوە ئەفرۆشرێتەوە بە کارگەکان لە ڕابردوودا ستافێکی ئیتاڵی هاتبوون بۆ ئێرە وتبوویان ئێمەش لە هەشتاکاندا شوێنی قاچاقمان نەبوو لە ئیتالیا ئاوا وتبوویان وەڵا قوربان ئەمە قاچاق نییە ئەمە ناوچە پیشەسازیە ڕسمی و فەرمیەکەی ئێمەیە چۆن کارگە پێشەکەوێ چۆن وڵات پێشەکەوێ بەم جۆرە بێ ئەزانم ئەم قسانم تاوەکو ئێستا ڕستەیەکی تێدا نییە نوێ بێت بەڵام کە ژیان دووبارە بوو کە کابینە لە دوای کابینە و کە حکوومەت لە دوای حکوومەت و وەزیر لە دوای وەزیر 30 ساڵە کە موشکیلەکان هەر وەکو خۆی دووبارە بوو تۆش محتاج و مەجبوری ئەوابی کە قسەی دووبارە بکەی ئەمە ژینگەکێتی تەنیاویستم بەم دیمەنە دەست پێ بکەم اینجا با بچینە ناو وردەکاری ئەو کێشانەوە کە خاوەن کارگەکان هەیەە کابرایەک بە قوربەسەری لە لەندەن پارەی پیا کردووە بێت کارگێکی دەرگای سمارت لە هەرێمی کوردستان دروست بکە هاتووە لە سلەیمانی دروستی کردووە و 5 ملیۆن پاوەنی تێچووە بە 1000 قوربەسەری هەتاوەکو ساغی کردەوە بە 1 ملیۆن دۆلار برادێکی ترەڵێ ئەمانە هەمووی خەڵکەکە هەن و بە بەرپرسیارانە قساکەم ئەڵێ 10 ساڵە خەریکی ڕۆتیناتم بۆ کارگەکەم ساڵ و نیوێکی ئەوراقم ناردووە بۆ هەولێر بۆ وەزارەت هەر جواب نەبوو خۆیان چی بکەم خۆم چوون بۆ وەزارەت هەر چۆنێک بوو وتیان وەڵا کاکە ئەبێ لە ئەوڵەوە دەست پێ بکەیتەوە ساڵی بەسەرا ڕۆیشتووە ئەی خوای ساڵی بەسەرا ناڕات جوابم نایەنەوە ساڵی بەسەرا ڕوا ئەبێ دووبارەی بکەمەوە با بڕۆین بۆ ناو کارگەکان ئیتر ئەمە زۆربەی ناوچەی پیشەسازی بەم جۆرەیە لە سلەیمانی دراوسەی ئەم شوێنانە کارگەکانە سەیری بکە کارگەکان دەست پێکات بێجگەلەوەی ئەو هەموو سەگە بەڕەڵایی کە ئێستا بینیتان لە ناو ئەمە چونکە کەشوهەواکە زۆر گەرمە توانای بەرگەگرتنی ئەم گەرمایان نییە یان لە ناو ئەم شوێنی پیسی و مایکرۆب و ڤایرۆسەیە خۆیان نەخەنە ئاوەکە خۆیان فێن کەکەنەوە دوا بە دوای ئەوە دێنەوە بۆ ناو کۆڵانەکان و بۆ ناو شارەکان